خاتون لۆر ناگرنەوە پارەش زۆرم پێداوە بەکارشم هەیە. باڕازگۆ بین ئایا تۆ وەک نەخۆش ڕاستی ئەبی دەرمانێک بۆ مناڵەکە دیان ئازیزان بەکار بهێنی کە نەزانیت پێشتر لە ماڵی کێ بۆ چۆن هەڵگیراوە؟ ناوەڵا ڕازی نیم. زۆر جار لە ناو دەرمانخانە ڕوبەڕووی ئەم حاڵەتە ئەبینەوە. زۆر کەس لێمانە برسێ بۆچی دەرمان وەرناگرنەوە؟ ئایا ئەمە تەنها یاسایە یان هۆکاری زانستی هەیە؟ بزانن دەرمان کاتێک لە دەرمانخانە ئەچێتە دەرەوە لەژێر کۆنتڕۆڵی ئێمەیان نامێنێ. دەرمان مادەیەکی کیمیایی زۆر هەستیارە. ئەگەر بوو ماوەی چەند کاتژمێرێک لە پلەیەکی گەرمی نەگونجاودا یان لە ناو شێو ڕووناکیا بمێنێتەوە پێکاتەکەی ئەگۆڕێت. ئەو دەرمانەی ئەگەڕێتەوە ڕەنگە لە ڕواڵەتداوە خۆی بێت. بەڵام یان کاریگەریەکەی لێدەستداوە یان لە خراپترین حاڵەتدا بووەتە مادەیەکی ژەهراوی. ئێمە لە دەرمانخانەی نەخۆشخانەی میهرەبانی سەلامەتی ئێوە ئەخینە پێش هەموو شتێکەوە. بۆی ئەو دەرمانەی لای ئێمە دەرەچێ ئەبێت دڵنیابی 100% پارێزراوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.